إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، لباسي چەند چەمکێک لە ژیاننامەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم و سوود وەرگرتن لێی. هەفتەی پێشوو باسی پەیماننامەی عەقەبەی دووهەممان کرد کە گرنگترین پەیماننامە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەستی بێتی. لە پاش ئەو پەیماننامەیە زۆر شت گۆڕا، گۆڕانکاریەکی زۆر زۆر ڕوویدا، چونکە ئێستا ژمارەی مسلمانان لە یەثریبە کە لە پاشان ناو ئەندرێ مەدینە گەشتۆتە ئاستێک ئەتوانن پەنای پێغەمبەر و یارانی پێغەمبەریش بدەن صلی الله عليه وسلم. بۆیە خوای تەعالا ئیزنی هیجرەتی دا، بە وەحی خوای تەعالا ئیزنی هجرتي بپیغمبر صلى الله عليه وسلم دا. طبعا پیش ام پیمان ناميش كوچو هجرت، يعني بعربي هجرتو بكرديش كوچ هر دروز بو، يعني دروز بو مسلمانان كوچ بكن، بلام او اجازه بپیغمبر ندرا بخودي پیغمبري خواه صلى الله عليه وسلم. و پێشا تەنها دروست بوو مسلمان هیجرەت بکا و کۆچ بکا بۆ ئەوەی دینەکەی خۆی بپارێزێ، بۆ ئەوەی نەفەوتێ. بەڵام ئەم جارە فەرزە لەسەر هەموو مسلمانێ لە هەر شوێنێکی ئەم جیهانە ئیمان ئەهێنێ و توانای هەیە ئەبێ کۆچ بکا و بڕوا بۆ یەثریب. فەرزە لەسەر هەموو مسلمانێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە ئیمانی ئەهێنا ئەبێ کۆچی بکردایە و هیجرەتی بکردایە بڕاشتایە بۆ یەثریب، بۆ لەبەر ئەوەی لە یەثریبە خوای تەعالا ئەوێ کیانێک دروست بکرێ، بە معنای ئێستەی سەردەم دەوڵەتێک دروست بکرێ کە تایە حکمی خوا و حکمی پێغەمبەرەکەی جێبەجێ بکرێ، و بینای ئەو دەوڵەتەش پێویستی بە هەمووانە، بە ژن و بە پیاو، بە بەهێز و بە بێهێز، بە دەوڵەمەند و فەقیر، بە پیر و بە گەنج، پێویستی بە هەمووانە. لەبەر ئەوە فەرز بوو لەسەر هەموو مسلمانێک لە پاش ئەو ئیزنەی خوای پەروەردگار، لە پاش پەیماننامەی عەقەبەی دووهەم کۆچ بکا و بچێ بۆ مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کە تا ئەو لەحەزاتش هەر پێی ئەوترا يثريب. خوای تعالى لقرآن پیروزا لسورة نساء آياتي نوط حوت بدواء أفرمي: إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا. ئەو کەسانەی کە مەلایکە ئەیان مرێنێ زوڵم و ستەمیان لە خۆیان کردووە، پێیان ئەوترێ بۆچی لێرە ماونەتەوە بە چەوساوەیی؟ ئەوانیش دەڵێن ئێمە چەوساوەین و توانامان نەبووە هیجرەت بکەین، شوێنێک نەبوو هیجرەتی بۆ بکەین و کۆچی بۆ بکەین. خوای تەعالا پیانە فەرمێ ئەی باشە زەوی خوای تەعالا بەرفراوان نەبوو ئێوە هیجرەت بکەن،
ئێوە کۆچ بکەن فەئولائیکە ئەوانەی کە هەر ئەیانەوێ بە چەوساوایی بمێننەوە خوای تەعالا ئەفەرمێ مەئواهم جەهەنەم وەساءەت مەصیرا شوێنی ئەوان ئاگری جەهەنەمە و خراپترین شوێنیشە ئەمە بۆ ئیمانداران بۆ ئەو ئیماندارانەیە کە کۆچ ناکەن و دینەکەیان هالە خەتەرە ئەمجا خوای تەعالا ئیجازە ئەدا بە کۆمەڵێک إلا المستضعفين من الرجال والنساء والولدان إلا ئەوانەی کە توانایان نییە پیاوی پیرە کەسێکە نەخۆشە و نەخۆشیەکەی نایەڵێ بڕە و ئافرەتان و مناڵەکان مرد مناڵان کە لا يستطيعون حيلة کە هیچ مەجالێکیان نییە هیچ بوارێکیان نییە هیچ توانایەکیان نییە بۆ دەرچوون ولا يهتدون سبيلا والرقاي مدينش ناناسا فأولئك أمانة عسى الله أن يعفو عنهم لو أنا يا أخوي پروردگار لما أنا خوش ببي وليان ببوري وكان الله عفوا غفورا ومن يهاجر في سبيل الله أمجا أخوي تعالى ضلي مسلمانانش خوشك أوانك كوچكن ديارة كوچ كردن شتكي آسان نية خوش يسكانم إنسان وڵاتی خۆی بەجێ بێڵێ زۆر قورسە شوێنێک کە تایە ماڵەتی تایە سەرۆت و سامانتی تایە خزم و کەس و کارتی تایە لەناو ئەو شوێنە گەورە بووی لەگەڵ یا ڕاهاتووی بەجێهێنانی خاک و نیشتیمان کارێکی زۆر قورسە ئەگەر ئینسان نەگاتە ئەو پەڕی ناڕەحەتی ناتوانێ بەجێ بێڵێ بۆیە هیجرەت زۆر قورسە لەبەر ئەوە خوای تەعالا ئەفەرمێ مسلمانان دڵتان خۆش بێ خەڵک لەبەر خاتری دنیا کۆچەکە ئەوەتە ئێسەش خەڵک لە وڵاتی ئێمە یا لە وڵاتانی تر لەبەر خاتر پارە و پول لەبەر خاتر هەندێک شتی دنیایی کۆچەکە بەڵام ئێوە لەبەر خاتر خوا کۆچەکەن لەبەر خاتر دینەکەتان کۆچەکەن لەبەر خاتر ئەوە کۆچەکەن کە دینتان لە خەتەرایە لەبەر ئەوە کۆچی ئێوە زۆر جیاوازە هیجرەتی ئێوە زۆر جیاوازە ومن يهاجر في سبيل الله هر كسي لبر خاطري خوا كوج بكا يجد في الأرض مراغما كثيرا وسعا خواهي تعالى درقاي بو أكاتوا فراواني ديت الرقاي وأقر بيشمري لو الرقاية ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله هر كسي لما لكي خوي درشي لن اجتماعنا خوي درشي كوج بكا مبستي خواو بيغمري خوابي صلى الله عليه وسلم بولاي خواو بولاي بيغمركي كوج بكا ثم يدركه الموت اگر للريقام مردن يقي بيه بقري فقد وقع أجره على الله أوانا بعداشتيان لا إخوايا بشهيد حسابا وكان الله غفورا رحيما براسي خواي تعالى ليبرديه وببزيه بويا كاتي خواي تعالى كوش فرزكا لولا شو مجدي أو أداك دڵنیابن ئەگەر لەو ڕێگایەتیا بچن ئێوە ئەجرتان لای خوای پەروەردگارە و پاشان ئەگەر بشگن نە شوێنی خۆتان ئینشاء الله خوای تەعالا دەرگای خۆیتان بۆ ئەکاتەوە دەرگای ڕەحمەتی خۆی لەبەرەوە خۆشەویستەکانم هیجرەتکردن ڕاکردن نییە یعنی هیجرەتکردنی ئەو سەردەمەی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسەکەین ڕاکردن نییە لنا راحتي كان بالعكس هجرات كردني او كاتا لوانيا مسلمانان بونا راحترين حالات برون ما او طبعا مال وثروه وسامان وهمشتكي خوان بجي هيلن لولا شو احتمالات هي او مدينه ببيتا شوينك همو عربي جزيره تيري خواني روتيب كان باساني نال لمدينه تائس قريش دجايت يعني كتبتنيا خلقي مكه كافركاني مكه بلام لإسود همو كافركاني عرب لهمو جزيرة وبلكو بقرا لهمو دنياوة رويتي كانوا تيري خوان لو شونا أوشينا بو أوي بينقا بو أوي لشوني خوان بيتاوين نوا لبر أوا هركسي هجرتي كرد جقا لوي بيري لوا أكردوا كتو مالو سروتو ساماني خود بجيتي لي الروي بو شوينيك كنا مالتي تيايا نسروتي تيايا نسامانتي تيايا نشوني إيشتي تيايا جقا لواش خطريك هبو خطريك قورش لسريان لبر ئەوە مەسەلەکە مەسەلەیەکی ئاسایی نەبوو و ئیمانێکی پتەوی ئەویست و بیرروباوەڕێکی زۆر پتەوی ئەویست لبر ئەوە خوای تەعالا ئەفەرمێ والذين هاجروا في سبيل الله ثم قتلوا أو ماتوا
ليرزقنهم الله رزقا حسنا وإن الله لهو خير الرازقين. لبر أو خوش يسكانم أصحاب كاني في غمر صلى الله عليه وسلم كاتي هجرتي أنا كد بتماي أوبن كروح وجيان ومال وثروة سامانيان بكنا قرباني دينك إخوة بإيمان وهجرتي أنا كرد. جاء إنسان شتيك بإيمان ونكا زور جوازة لقل أوياك بإيمان وبيكي إسا تو كهاتوي بون يجي جمعة تو يك كهاتوي لمال بون يجي جمعة أقر بإيمانك بتو نهات بيتي أقر بعقيديك وبرباورك تواو نهات بباور بكن أم جمعة ونيو ساعاتي جمعت لأبي ببارك نازاني چون لكولتو ببيتو بلام أقر بو پاداشتي خواهات بيتي أقر لبر أوهات بيتي خواهي تعالى پاداش باتو وكو فرزك لفرزكاني إسلام بلکو یەکێ لە گەورەترین فەرزەکانی ئیسلام جێبەجێ ئەەکەی تۆ هاتووی زیاتر لە ئیسلام تێبگەی هاتووی زیاتر یاد بکەیتەوە ئەوەی کە تێش گەیشتویت و ئەبیستوتە دووبارە بیبیسیتەوە و تەشجیع بکرێتەوە زۆر جیاوازە لەلات زۆر جیاوازە ئەم دوو کەسە زۆر جیاوازە خەڵک هەیە جمعە ئەکاتە شوێنی خەوتن دێ لەیرە ئەخەوێ خەڵکیش هەیە جمعە ئەکاتە شوێنی شەحنکردن و خۆتازەکردنەوە لماوي أو هفته چەندێک ئیمانی دابەزیە ئەوەندە خۆی شەح نەکاتەوە بۆ ئەوەی ئیمانی خۆی قایم کاتەوە ئەمە دوو کەسن زۆر فەرقیان هەیە بۆیە ئەم دەمەزەر دەبێ دەرەچێ لە مزگەوت ئەوی تریشیان ئەوێتە بارێک حتا ئەڕاتە ماڵ بۆڵە بۆڵی تێ ئەمە چییە و ئەمە چۆن و بۆ وابێ و بۆ وانەبێ و ئیتر لە جاتی پاداشت غەیبەت و گوناح و تاوانی تووشە بێت تا ڕاتە ماڵ سیرکەن جا هیجرەتیش وابوو خۆشەویستەکانم هیجرەتیش وابوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو کاتە شتێکی یادی مسلمانان خستەوە خەڵکانێک هەبوون بەڕاستی بۆ دنیا هیجرەتیانە کرد هەر لەو کاتەش کابرایەک هەبوو وەکو ئیبن مەسعود دەیگەڕێتەوە ئەفەرمێ کابرایەک هەبوو دڵی بە ئافرەتێکەوە بوو ئافرەتەکە بوو بۆ مسلمان ناوی دایکی قەیز بوو ئەم کابرایە دووسێ جار داوای کرد بیخوازێ ئەم قەیس وتی تا نەبیتە مسلمان شوت پێ ناکەم کابرا بووە مسلمان دوای ئەوە هیجرەت هاتەبان ڕۆیش وتی ئەو من بوومەتە مسلمان وتی بەخوا شتێتریش هات وتی ئەی چێ وتی وەڵڵا ئەبێ کۆچ بکەین من کۆچەکەم و ئەڕۆم ئەگەر کۆچەکەی لەگەڵ مانا بۆ مەدینە شوت پێ یەکەم ئەگەر کۆچ ناکەی خوا حافیزت بێ کەوتە شوێنی و ڕۆیشت بۆ مەدینە بە تەماحی ئەوەی ئەو ژنە بخوازێ خۆ ژن خواستن نەک حرام نییە بەڵکو ئیسلام هانیشێدا هانی ئینسان سنەتە ئینسان ژن بخوازێ بەس کۆچکردنێک لەبەر خاتری تەنها لەبەر خاتری ژنێک بیخوازی زۆر جیاوازە تۆ کۆچێک بکەی لەبەر خاتری ئەوەی ئاڵای خوا بەرزکەیتەوە مەبەستت ئەوەیە خەڵک خۆت و خەڵکیش بەهرەمەند ببن لە دینی خوای پەروەردگار ئەم دوو کەسە زۆر زۆر جیاوازن ڕاستە هەردووکیان یەک ڕێگایان گرتۆتە بەر بەڵام ئاسمان و ڕێسمان فەرقیانە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله همو کردەوەکان لە دنیاە بە نیەتە ئەوانەی هاتوون بۆ ئەم مزگەوتە هەمووی هاتوون بۆ مزگەوت بەڵام نیەتەکان هەمووی جیاوازەکاتەوە لەوانەیە کەسێک هاتبێ بۆ مزگەوت ئیسە نوێژیش نەکا هاتوێ بەس تەنها مەبەستێکی هەبێ ئایا ئەوە وەک ئەو کەسە وایە کە هاتبێ دروشمە گەورەکان خوای پەروەردگار زیندوو کاتەوە زۆر فەرقی هەیە إنما الأعمال بالنيات عملەکان بە پێی نیەتە خۆشەویستەکانم بە پێی نیەت گەورە ئەبێ بە پێی نیەتیش بچووکە بێتەوە چەندێ نیەتەکەت گەورە بێ ئەوە گەورە بێتەوە چەندە نیەتەکەتیش بچووک بێ ئەوە بچووکە بێتەوە إنما الأعمال بالنيات و هەر کەسێکیش بە پێی نیەتەکەی پاداش دەدرێتەوە ئەگەر نیەتت باش بێ باش طبعا باشەکانیش فەرقی هەیە لە دەرەجەیەک و هەتا 100 دەرەجە هەتا زیاتر هەیە یەک دەرەجەی دەسەکەوێت دوو هەیە سێ هەیە ده هەیە ئاوە بەهەشت 100 دەرەجێ 100 پلێ و خراپەکانیش هەروایە خراپەکانیش پلە پلێ بەڵام لە ناوڕاستە سنوورێکەیە ئەمە ئیتر پێوترێ خراپ ئەمیشەوترێ باش نیەتی چاکە و بە پێی نیەتەکە پاداش دەدرێتەوە نیەتی خراپیش خراپە و بە پێی نیەتەکە پاداش دەدرێتەوە لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ لەبەر خاتری خوا لەبەر خاتری ئەوەی بڕوا بۆ لای پێغەمبەری خوا و دینی ئیسلام بەهێزکە ئەمە زۆر جیاوازە لەگەڵ کەسێک لەبەر خاتری دنیا تجارەت ژن ماڵ و سەروەت و سامان بڕوا کۆچ بکە ئەمە دوو کەسە زۆر جیاوازن لەگەڵ یەک
لەبەر ئەوە خۆشەویستەکانم مسلمانان نیەتی خۆیانیان زۆر قایم کرد، زۆر پتەو کرد، هیجرەت دەستی پێ کرد و سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستیان کرد بە هیجرەتکردن. براء أفرمي رضاي خوالي أفرمي أول من قدم علينا مصعب بن عمير يكم كس كهجرتي كرت بان خوازة سربرزك أبو أو صاري بار رويشت أو همو إيشا قوري كرت يكم كس رويشت باشان بدواي أو أفرمي عبد الله كري مكتوم هاد طبعا مصعب وعبد الله اللي قرآن يعني بخلق دايوة أم جا بلال أم جا سعد أم جا عمار أم جا عمري كري خطاب لقلب بيسكسا وبربر صحابة كان رويشتن بو مدينة تنها أواننا يانتواني برون كبيغمر إجازين دابون كبريتيب لأبو بكر وعلي أبو بكر وعلي رضي الله عنهما أو أصحابانش كمنال بون يشتان تازه گەنج بوون نەیان ئەتوانی و هەندی ئافرەتیش نەیان ئەتوانی کە مێردەکانیان ئیمانیان نەهێنا بوو نەیان ئەتوانی و هەندێ نەخۆشیش ئیتر هەر هەموو سەحابە هیجرەتیان کرد و کۆچیان کرد. هەتا تەنانەت خۆشەویستەکانم سەحابەیەک کە پێی ئەوترێ سوهەیب پیاوێک بوو خۆی لە ئەسڵا خەڵکی مەکە نەبوو بەس هاتووبوو لەوێ نیشتەجێ بوو شمشێری دروستە کرد، پیاوێکی يعني وەکو خاوەن ئیش بوو، خاوەن پیشە بوو، توانی بووی بەهۆی شمشێر دروستکردنەوە پارەیەکی زۆری دەستکەوێ. کاتێک کە مسلمان بوو ویستی بڕوا ڕێگایان پێگرت خەڵکی مەکە، وتیان تۆ هاتیتە ناو ئێمە کابرایەکی ڕەش و ڕووت بووی، هیچت نەبوو، بوویتە خاوەن پارە و ئیسا ئەتەوێ بکەویتە شوێن محەممەد و ئەو هەموو پارە و پولەش لەگەڵ خۆتا بۆی، واللهی ڕێگات پێ نادەیت. دیارە سوهەیب جگە لەوەی کە شمشێر دروست کرد بوو پیاوێکی زۆر لێ هاتوش بوو لە بواری تیروەشاندنە، ئیتر ئەویش کەوانەکەی داگرت لە پشتی 40 تیری تیا بوو لەگەڵ شمشێرەکەیە، وتی بەخوایە قەسەم هەر کەسێ نزیک ببێتەوە یەک تیر یەکەمە قوربانی یەک تیر بە قەدەری تیرەکان لێتان نەکوژم، پاشان بە شمشێری چەندێ بۆم بکرێ لێتان نەکوژم، خۆتان ئەزانن من چی تیروەشێنێک، بەڵام من ئەمەم ناوێ دینەکەی ئیسلام ئیجازەی نەداوە زەلام بکوژی تا ئەو کاتە و جیهاد فەرز نەبوو لەسەر مسلمان، بەڵکو خوای تەعالا ئەمری کرد ئەفەرمێ كفوا أيديكم وأقيموا الصلاة، دەستان بگرنەوە و نوێژ بکەن، تەواو مەجالی ئەوە نەبوو تا ئەو کاتە. لەبەر ئەوە من یەک ڕێگایەکی ترتان پێ ئەدەم، ئەگەر ئێوە مەسەلەکە پارەیە کە ئێوە ئەڵێن تۆ بە ڕەش و ڕووتی هاتوویت و ئێسەیش ئەتەوێ بەو پارەوە بڕۆ، من هەرچی پارەمێ پێتان ێدەم بەس ئیجازەم بدەن بڕۆم بەبێ مەشاکل، ڕێگام بدەن بڕۆم. ئەوانش وتیان ئەگەر پارەکەتمان هەمووی پێ بدەی بەڵێ، ئەویش چی پێ بوو لەوێ پێیدان و پاشان وتی ئەوە نەیترشە پارەم هەیە لە فڵان شوێن فڵان لای فڵانە کەس هەڵم گرتووە بڕۆن بیبەن و ڕێگام بدەن با بڕۆم، ڕێگایان پێدا و ڕۆشتن بە ڕەش و ڕووتی. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بینیەی هەر لە دوورەوە فەرمووی ڕەبیح أبا يحيى، پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرموي أبو يحيى يعني صهيب ربح البيع أبا يحيى، فرموي أبا يحيى أو كرين فروش نكت قازانجي خوي كر تواو ربح البيع أبا يحيى. دو جار پیغمبر صلى الله عليه وسلم ما يفرمو ايش فرمي پیغمبر خدا تو لقل ما نبوي كسش نازاني شون زاني والله إلا وحي خواهي هاتو أتوي آقادار كردو توكوا من أمن بسر هاتو. ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا کۆچیان کرد هەر یەکێک و بە پێی ئەو هینەی کە خوای تەعالا پێیدا بوو. کۆچکردنی ئەم جارەی مسلمانان وەکو باسم کرد لەگەڵ کۆچکردنەکانی پێشووە بۆ حەبەشە جیاواز بوو، جاران بۆ حەبەشە سەحابەکان کۆچیانە کرد بۆ ئەوەی بەس خۆیان ڕزگارکەن نەفەوتێن، وەکو لاجئ، وەکو چۆن ئێستا کەسێک لێرەوە چێ بۆ ئەوروپا لاجئە ئەچێ لەوێ ئیقامە ئەکا بۆ خۆی دانشێ، بەڵام کۆچکردنی مسلمانان بۆ مەدینە جیاواز بوو بۆ ئەوە بوو بۆ دروستکردنی دەوڵەتێک کە ئاڵای خوای تیا بەرز بکرێتەوە، ئەوە زۆر جیاوازە لەگەڵ ئەوی تریانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی کۆچی نەکرد حتا هەموو سەحابەکان کۆچیان کرد، طبعا ئەمە قیادە ئەبێ ئاوا بێ لە ئیسلامە. ئیسلام وا ئەڕوانێتە سەرکردە دائیمەن لە کاتی جەنگا و لە کاتی خەتەرەها لە پێشی هەمووانەوە،
لكاتێکیشە کە وەکو هیجرەت و وەکو ئەو شتانە کە پێویستە دانەدانە خەڵک دەرکە هەموو خەڵک دەرئەکرێن خۆی ئەکرێتە پاش هەمویان وەکو چۆن سەرکردەی سەفینە ڕوبانی سەفینە هەموو خەڵکەکە تەمینە بێت دەریانەکە لە ناو سەفینەکە ئەمجا ئاخر کەس خۆی دەرەچێتە دەرەوە ئەبێ قیادە لە ئیسلامە ئاوا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە آخر کەسەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرەچێ لە مەککە آخر کەس هیجرەتەکە هەموو سەحابەکان ئەنێرێ ڕەوانیانەکە خۆی آخر کەس لەگەڵ ئەبوو بەکرا و لەگەڵ عەلییا ماونەتەوە و ئیش و کاری خۆیان تەرتیبەکەن دیارە خەڵکی مەککە زۆر بەمە بێتاقەت بوون ڕۆژانە خەڵک ئەڕوا و گەنجان هیجرەتەکەن و ماڵەکان حتا تەنانەت گەڕەک وا هەبوو خۆشەویستەکانم لە مەککە یەک کەسیتیان نەما گەڕەکی وا هەبوو بۆ نمونە ئەم گەڕەکە کە 25-30 ماڵ بوو یەک نەفەریتیان نەما هەر هەمووی کۆچی کرد طبعا ئەمە زۆر قورس بوو لە سەریان لە هەموو لایەکەوە قورس بوو ئەوە جگە لەوەی کە سوکاریان و ئەڕۆن و خەمان خەفەتە خۆن سەرکردەکان و گەورەکانیشان بیران لەوە ئەکردەوە ئەمە مەسئلەیەک ئاسان نییە ئەمە داهاتوویەکی خەتەری ئەبێ لە چەند بوارەوە لە بواری سیاسیەوە ئەمانە بێدەنگ نابن کە ئەچنە شوێنێکی تر و ڕۆژ بە ڕۆژ خەڵک لە دەوریان کۆ ئەبێتەوە بەهێزە بن ئەمانە گەڕێنەوە بە وڵاتی خۆیان بەخوا ڕۆژێک دێنەوە بۆ مەککە بۆیە زۆر ئەترسان لەو لایەنەوە لە بواری اقتصادی و تجاریشەوە ڕێگای تجارەتی خەڵکی مەککە بەسەر مەدینەیە ئەڕۆیشت ئەمانە بڕۆنە ئەوێ و ئەوەنە ماڵ و سامانیان داگیر کراوە بەبەر چاوی خۆتانەوە ئەبینن ئێستا ماڵەکانیان لی ئەسێنرێ حەڵاڵی خۆیانیان لێ ئەسێنرێ ئەوانە چۆن ڕازیە بن بەیانی تجارەتی قوڕەیش کە لە ساڵێکە 250,000 دینار تجارەتی قوڕەیش بووە لەگەڵ خەڵکی شامە 250,000 دیناری ئاڵتوونی ئەو کاتە یعنی ڕبع ملیۆنێک لەو سەردەمە تجارەتێکی زۆر زەبەلاح و گەورە بووە ئەوان چۆن ڕازی ئەبن ئەمە بەلایەنە تێپەڕ بێ بۆیە لەو بوارەشەوە ئەترسان لە بوارێکی تریشەوە ئەترسان کە ئەمە لەوانەیە جوولەکە کە هەن لە مەدینەیە کە 10 گەورن و پاشان زۆر شارەزان و دەوڵەمەنن ئەوان گومانیان وا ئەبرد جوولەکە چونکە ئەهل کیتابن و خۆیان شوێنی موسا کەوتون على ئاساس پێغەمبەر موسا عەلەیهی سەلات لەوانەیە زۆر بە ئاسانی ئیمان بە محەممەد بێنن ئەگەر ئیمان بە محەممەد بێنن یعنی ئیتر وەزعەکە زۆر ئەگۆڕێ بۆیە لەوەش ئەترسان لەبەر ئەوە بیریان کردەوە کە چی بکەن چی ڕێگایەک دانن تاوەکو بتوانن ئەم نورە لە شوێنی خۆیان کە بکەنەوە و بیکوژێننەوە یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە دامەزراومان بکەی یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت لەسەر دینداریەتی و ئیسلامەتی دامەزراومان کەی نیەتمان پاکەیتەوە لە هەموو کار و کردەوەیەکە کە بۆ تۆ ئەیکەین خۆشەویستەکانم گەورەکانی قوڕەیش دامان چی بکەن پەرلەمانێکیان هەبوو ئەو کاتە لە مەککەیە کە پێی ئەوترێ دارون نەدووە بڕیاریاندا گەورەترین کۆبوونەوە ئەنجام بدەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە لە ژیانیانە کێشەی وایان توش نەبووە کۆبوونەوەیکیان ئەنجامدا هەموو تیرە و هۆزەکان تەنانەت ڕازی بوون خەڵکی تر لە دەرەوەش بێت بەڵام دوژمنی محەممەد بێ ئللا بنەماڵەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیان نەبوو بەشدار ببن تایە لە هەموو تیرەیەک 3-4 کەس لە دەم سپی و گەورەکانیان هاتن کۆ بوونەوە و دەستیان کرد بە مشاوەرە و بە ڕاوێژکردن چەند سەعاتێک دراسەی ئەم مەوزوعیان کرد چی بکەین ئەوە هاوڕێکانی محەممەد هەمووی ڕۆیشتن ئەوە وەزعەکە ئاوایە ئەم هەموو مەسئلە کە باسمان کرد لە وتاریەکەمە ترسەها لە پێشمان چی بکەین بۆ ئەوەی ئەم نورە ئەوان طبعا نەیانەوە نور ئەم ئاگرە لە شوێنی خۆیان بکوژێنینەوە هەوڵیاندا ئەو ڕووناکیە نێڵن تەشەنە بکا زیاتر وتیان ئەمە هەمووی بەسراوەتە محەممەدەوە محەممەد و ئەبوو بەکر و عەلی لەژێر دەستمانان ئێستا چی بکەین بۆ ئەوەی نێڵین ئەم بگاتە ئەوان ئەگەر محەممەد نەگاتە ئەوێ شتەکە مدەیەک ئەڕوا و لەودا لە شوێنی خۆیان دا ئەمرکێتەوە بەڵام ئەگەر محەممەد بگاتە ئەوێ ئیتر مەسەلەکە لە دەست دەرەچی هەنێکی طبعا ئەوانەی کە کۆبوونەوە هەمویان خراپ نەبوون هەمویان تونڕە نەبوون قوڕەیش وەکو چۆن ئێستا لە دنیاە دائما بڕێک هەن لە پەرلەمانەکانە پیان ئەوتری حەمائیم پیان وترە کۆترەکان
و بڕێکی شەن پیانەوترێت سوقور داڵەکان و لە ناوڕاستی شاکۆمەڵێک لە وەسەتە هەن ئێستا لە ئەمریکا مەسەرەن بە جمهوریەکان ئەوترێت داڵ و بە دیموقراتیەکان ئەوترێ حەمائیم و یعنی کۆترەکان و ئەوە لەو شێوە هەبوون توندڕەوەکان هەبوون کە ئەبوو جەهل و جەماعەتێک بوون زۆر توندڕەو بوون ولەو لاشەوە بڕێ خەڵک هەبوون ڕاستەکەی لە هەندی حاڵەتە داڵدەی پێغەمبەریشیان ئەدا ڕاستە مسلمان نەبوون بەس پەنای پێغەمبەریشیان ئەدا صلى الله عليه وسلم و هەندێکیش لە وەسەتا بوون یعنی ئەوانەی وان نەرمونیان بوون تیان کە ئێمە ئەتوانین محەممەد ماڵەکەی بکەینە زیندانیەک بۆی نێلین دەرچی دەرگاکەی کلیل دەین و یعنی نێلین دەرچێت تا خەڵکانێکتر هەبوون پێشی محەممەد هەندێشتیان کردووە وەکو ئەوانیان پێکەین تا ئەمرێت لە شوێنەکەی خۆیان طبعا دیارە شەیطان دەوێت دەوری خۆی هەبینێ لە مێشکی هەندێکیاناوەی دروست کرد کەوا ئەمە شتێکە ئەگەر سژنیشی بکەین دوایی بەیانی جەماعەتەکەی بەهێزە بن و دێن بە زۆر بەزەبەری شمشێر ئازادێکن شتی وە غەڵەتە کۆمەڵێکیان وتیان با نەفیکەین لە وڵات دەرەکەین دووریەخینەوەی خینە شوێنێکتر بۆ هەر کوێ ڕوا بەس بۆ مەدینە نەڕوا نزیک ئێمە نەبێت لە وڵاتی عەرەب دەرەکەین دەربەدەرەکەین و نایڵین بێتەوە ئەوانی شەر وتیان وڵامیەویشیاندا وتیان بەخۆ ئەمەش هەر چارەسەر نییە ئەمە چارەسەرێکی کاتیە وەکو چۆن لای خۆمان ئەڵێ موسەکنێکی پێ بدە تا ئێشەکە تۆزێک بۆسێتە بۆیە ئەبوو جەهل و جەماعەتەکەی بڕیاری ئەویان داوتیان یەک حەل هەیە کوشتنی لە ناوبردننی ئەوانی تروتیان ئاخر ئەگەر بیکوژین خۆ بنەماڵەکەی وازمان لێ نایێنێ ئەوانیش ئاسان نین شەڕێکی گەورە و دووبەرەکیەک دروستە بێ چارە ناکرێ ئیتر لە ناومانە ئەبوو جەهل وتی من ڕێگایەکتان پێ پیشانەدەم کە بنەماڵەکەی ناتوانن دیفاع لە محەممەد بکەن وتیان چۆن وتی لە هەر تیرەیەک ئێمە چەند تیرەین مەسەرەن یانزەین دەین هەر تیرەیەک زەلامێک هەڵە بژێرین زەلامێکی زیرەک گەنجێکی لێ هاتوو بە هەر هەمویانەوە بە یەک دەست بەرزکەنەوە بدەن لە محەممەد بیکوژن ئەو کاتە بنەماڵەکەی خۆ ناتوانێت لەگەڵ هەر هەمومانە شەڕ بکە مەجبور داوای خوێنەکەیەکەن و ئێمەش پارە ئەدەین و هەرچەندێ پارە بدەین بەس نەژاتمان ببێ لە محەممەد ئەم فکرەیە تقریبا زاڵ بوو بەسەر وەزعەکەیە بۆیە بڕیار هاتە سەر ئەوەی کە هەر تیرێت زەلامێک هەڵبژێرێ بۆ کوشتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ان شاء الله لو تاری داهاتوە باسەکەین بزان چیان کردو بزان خوای تعالیش چۆن مەوزوعەکەیان ئەدا بەبایە و خوای تعالی چۆن دینی خۆی سەرەخا